ئەم دیمەنانە حاڵەتێکی ئاسایی ڕۆژانەی شاری کەرکووکن، شارێک کە ژێرخاکەکەی پڕە لە ئاڵتوونی ڕەش و دانیشتوانەکەشی لە نێو ئەم پاشماوانەدا ژیانی ڕۆژانەیان بەڕێ دەکەن. بە مەبەستی وەچنخستنی داهاتێک بەشێک لە دانیشتوانی شاری کەرکووک ناو زبڵەکان دەگەڕن بۆ ئەوەی کەرەستەیەکی بە بەها بدۆزنەوە و بیفرۆشنەوە. بەهۆی ئەوەی کە خەڵک لەسەر ئەو شۆستانە زبڵ فڕادن، ئەو شۆستانەی بە تایبەتی ئەمە بە حکمیەوەی من ماڵم لە پەنجعالیە، ئەو شۆستەی بین پەنجعالی و ئەڕاتە خوارەوە هەر هەمووی کرا سەوزایی بەهۆ حکمیەوەی خەڵک زبڵ و خۆڵ و هینی لەسەر فرەدا هەر هەمووی وشکۆ بوو نیانش سەوز بێ، خەڵک تێنێتی لە قراغ ئەم جادانە بە زۆری فڕێ ئەدەن خەڵکی خۆی یان ئاوای دەن ئەم ماتۆڕێ سێتانە بە پارە تێنی لەم قراغ جادانە نایبن بۆ شوێنێکی دوور و شوێنێکی پاک بۆ شوێنێکی تایبەت بێ بە زبڵوهین لەم قراغ جادانە دیتانە خۆتان یان لە ناو شار لەسەر ئەو شۆستانە بڕۆن سەیریکەن، سەر ئەو شۆستانە هەر هەمووی خۆڵ و خاشاکە. هۆکاری بڵاوبوونەوەی خۆڵ و خاشاک بۆ خەرجنەکردنی پارەیە بۆ کۆمپانیاکان تا لە ڕێگەی ئەوانەوە شار پاکش بکرێتەوە. خۆڵ و خاشێکێکی زۆر ئەبینی وەکو هاوڵاتیەک ناڕازاییمان هەیە لەو شارەوانی هەڵناسێ بە ئیشی خۆی ئەو شتانە فڕێبدا و زبڵێتتر خەڵکێکی ژۆلایی هەبێ بۆ شارەکە هەر فڕێندا سەرجادەکە و بڵێ وڵات تاوات لە پێش ماڵی خۆم پاکە هەر چۆن ماڵێکی خۆ ڕاگرێ بە پاک و خاوێنی با شەقامەکەش بە پاک و خاوێن ڕاگرێ زبڵێکی زۆر فڕێ دەنە سەر شەقامە گشتەکان بەڕاستی یعنی ناڕزاییمان هەیە بەڕاستی لەسەر ئەو شتە. 6 ساڵە ڕۆکردنی پاشماوەکان لە شاری کەرکووک لەلایەن هاوڵاتیانەوە ڕووی لە زیادبوون کردووە بە چەشنێک قەراغ ڕێگا سەرەکیەکانی شارەکە لە بری بلوار و سەوزایی بە زبڵدا پۆشراوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.